ڕەنجە ساچینە لای پێنێرانمان راپۆرتەکە ڕۆیشت. بەڵێ ڕاپۆرتەکە ڕۆیشت. تۆ هاوکار هەردووکتان باڵندتان هەیە لە ماڵەوە؟ وەڵام من فرۆشتیان. تۆ کاتە نەتوانێت بەس هاوکار هەیەی دایم لە کاتی ئامادەکردنی پرۆگرام بەس هەما بوو ماوەیەک هەما بوو. بڵێ ئێستا بۆ بە حەزێک کە زۆرێک لە هاوڵاتیان هەیەە لە ماڵەوە خزمەتیەکەن وەکو ئەندامێکی ماڵەکەی لاتۆ بە شێوازێکە کە ئەوەندە جوان تەعامل لەگەڵەوە باڵنداناکەن وەکو ئەندامێکی لاتۆ تەنانەت توانای تێگەیشتنیشیان هەیە. لەسەر ئەم بابەتە ڕێباز قسەمان بۆ کاکە لە سلەیمانیە لەو شوێنەیە کە کڕین و فرۆشتنی باڵنداکرێت. ڕێباز سلااوت لێبێ بەیانیت باش دێنە لای تۆ دەمانێت بزانین زانیاری چیت لە سەبارەت بە کڕین و فرۆشتنی و باڵندانە و داچەنێکیش لە ئێستادا لە شاری سلێمانی هاوڵاتیان خواستیان لەسەر کڕینی باڵندە هەیە بۆی کە بتوان لە ماڵەکانی خۆیاندەوە کۆندامێکی خێزانەکانە لەگەڵدا بشن. بەڵێ بیبانیتان باش دیارە ئەوە خۆ داماژۆ پێکرد لای ژمارەی زۆری هاوڵاتیان و بەتایبەت لای منداڵان ئەو باڵندە ماڵیانەی کە لە ماڵاندا بەخشەو دەکرێت گرنگێکی تایبەتی پێدەدرێت و وەکو ئەندامێکی ماڵەکە مامەڵی لەگەڵدا دەکرێت. من لە شوێنێکم کە زیاتر لە 30 جۆر باڵندەی جۆرا و جۆر و ڕەنگا و ڕەنگی لێ و دەنگێکی خۆشیان هەیە بم بەیانێک ئێمە هاتوین ئەتوانین بڵێن چێژێکی تایبەت لە دەنگەکەیان وەردەگری. من دەمەوێت کاکسۆران کە زیاتر نزیکەی با بڵێن 37 ساڵە بێ خەریکی باڵندێ و زۆر شارەزایە لە بواری باڵندا کاکسۆران جەمال. کاکسۆران ئەم کاتت باش ئەگەر پێمان بڵێ باسی مێژوێکی خۆتمان بۆ بکەیت کە لەگەڵ باڵندەدا هەتەوە چۆن ئاشنایەتی لەگەڵ جۆرەکانی باڵندا. ئەم کاتێکتان باش بەخێر بێ ناخوا لە ساڵی 84ەوە من باڵندەی جوانی بەخێوەکەم هەر لە مناڵیشەوە خولای بەخێوکردنی باڵندەمە بووە بە خۆشحاڵی وەسە لە کوردستانە خەڵکێکی زۆر خولیای بەخێوکردنی باڵندێ و بە تایبەتی باڵندەی ماڵی کە لە زۆربەی ماڵەکانە هەیە کە ئەمە ئەوە ئەگەینە کە لە کوردستانە خەڵک ئاسی ڕۆشنبیری بەرز بۆتەوە چکە بەخێوکردنی باڵندە یەکەم زانستە دووەمیش هەموو کاتی ئاسوودەیە بە مرۆڤەکان. تۆ چەند جۆر باڵندە هەیە لێرە ئەگەر با بڵێن هەنە جۆرمان پێ بناسێنی؟ بەگشتی باڵندە جۆرەکانی زۆرە لە کوردستان لە با بڵین لە شێوە و لە دەنگ و لە با بڵین ڕەنگی ئەوەی کە دێت ئێستا لای ئێمە با بڵین کە زۆرتر خەڵک حەزی دێتی کۆکتێلەکە بۆ ماڵی ڕاگرێ یاخود غەندورە کە کۆکتێل و غەندور خۆی لە بڵین شوێنی ژیانیان غەندور ئەفریقایە و کۆکتێل ئوسترالیایە با بڵین ڕۆزێلامان لەلایە کە ئەمانیشە لە ئوسترالیا ئەژین کەناری کەلیەتی کە کەناری خۆی ئەمڕۆ زیاتر لە 850 بۆ 900 جۆری هەیە لە دەنگ و ڕەنگ و شێوە کە با بڵین بادجی هەیە کە خەڵکیش لێرە زۆر حەزی لێتی کە ڕاشێکی بادجی بۆ بڵین ماڵی کردن ئەمە ڕۆزێلایە ئەمانە ڕۆزێلان بەڵێ ئەمانی کەمووی کەناریە ئەوەی کە ئێستا بەرڵای ئەگەڕێ بە چواردەورمانێت و ئەڕوا ئەوانە غەندورن غەندور کووتمان لە ئەفریقاژی کۆکتێل زیاتر خەڵک با بڵێن پێریی ئارامە و فێری قسەشە بێت یان ئەتوانێت تا چەند کەلیمەیەک فێر ببێت کە خەڵک زۆر حەزی باڵندە لای تۆ هەیە کە فێری قسە بن و خەڵک بتوانێت لە ماڵەوە وای لە بکات کە قسەی لەگەڵکایان بڵێت. بەڵێ خۆی دەن و قەوسەکان بە گشتی هەمووی فێری قسە ئەبێت هەنیشان با بڵین تەقلید دەکاتەوە بۆ نمونە کۆکتێل تا حەوەش کەلیمەش فێرە بێت کە بە خوێنن ئەو لە جیاتی خوێنن ئەو سەوتە دەرەکا کە بووکو قسە مەسەم چۆنی وەرە ناو فێرە بێت بەڵام بە گشتی با بڵین پەپەگاکان هەمووی فێری قسە ئەبن قسە ئەکەن ئەوانیان ئەوانیش زیرەکیان لە جۆرەکانیانە گۆڕێت ئەویش زۆری زۆرە ڕیشۆڵە با بڵین دەنوگڕێگەکان ڕیشۆڵەیە با بڵین مینایە با بڵین ئەوەی کە دەمیشی ڕێکە ئەمانی ژەمووی فێری قسە ئەبن تیاتی زۆر بەوازەحیش قسە ئەکات فێربوونی قسە پەیوەندی بە مرۆڤەکە خۆیەوێتی تا چەند لەگەڵ یا با بڵێن پەیوەندی لە نێوان باڵندەکە و مرۆڤەکە دروست ئەبێت پەیوەندی بەتاکیدی پەیوەندی بە زیرەکی باڵندەکەشەوە هەیە بەڵام بەگشتی پەیوەندی نێوان مرۆڤەکە و چەند لەگەڵ یا خەریکە بێ و چەند لەگەڵ یا قسە ئەکابەوە بە شێوەیەکی ڕوون وشەکانی پێڵێ زۆربەی باڵندەکان ئەوانەی دەن و قەوسەکان و کووتمان من تا چەند گرنگە بۆ تەیرانە بۆ منە لە ژنگێکی جیاوازەوە هێنرێن لە وڵاتێکی ترەوە هێنرێت
تا چەند ئەو تەمەنە گونجاو بۆی کە فێری قسە بن بۆ منە لەوانەیە لەوێ بە زمانێکی جیاواز فێر بکرێت لێرە دەوری هەیە زمان ئەو وکووتمان ئەوکو مرۆڤ نییە با بڵین مرۆڤ کێمە کوردین بە کوردی قساکەین لەبەرەوەی لە مناڵیەوە بە کوردی قساکەین بەڵام مناڵێکیش کوردی ئەزانێت چێتە وڵاتیش کە فێری زمانێکی کابێ ئەمانیش بە هەمان شێون چونکە ئەو زیاتر مێشکی وەریەگرێ و با بڵین خەزنی ئەکات زمان کێشەی نییە باڵندەش با بڵین بە گشتی لە سەر و شەژ مانگەوە کە بوو بە تەمەنی شەژ مانگ ئیتر مێشکی ئەوە وەرەگرێت زۆریشان زۆر جار لە بچووکترێکەوە بەڵام لە سەر و شەژ مانگەوە تا زیاتر بێت زیاتر مێشکی توانای ئەوەیە کە وشەکان وەرگری و کووتمان پەیوەندی زیاتر بەوە ێستا زۆر باڵندەیە لە بەروی قسەی زۆر لەگەڵ ناکرێت با بڵین جەڕەسی مۆبایل لە بەرەکات یا زۆر کەسێ هەیە تێدا ناوێت ڵێ تەماتە لە بەرەوەی لە دەرەوەی گوێی لێ بووە ئەوانەی کە بەم کە بەرە با بڵین هەموو ڕۆژێک هاتووە و توێتی هەیە مەسەن بڵین تووتیانی ناوە غازی وتووە غاز لە بەروی گوێی لێ بۆ بە بەردەوامی یا لە شوێنێک دایناوە ئەو کە وەکو گوتمان فێریە بێ و ئێڵێتەوە کەسێک کە تازە با بڵێن باڵندەیەکرێت ئێوە ڕێنماییانەکەن کە چۆن بە خێویکە واتە شارەزای ئەوێت کەسێک بێ باڵندەیەکی ماڵی بەسەکە بە دڵنیاییەوە شارەزاییەکە چییە؟ ئەبێت تۆ زانیاری و هەبێ لەسەرم باڵندەیە زانیاریی تەندروست بۆ ئەوەی کەوا بێت هیچ نەبێ پێش ئەوەی تۆ با بڵین ئەم باڵندەیە ڕابگریت یاخود ئەم باڵندەیە بیبیتەوە ماڵەوە ئەبێ بزانی ئەم باڵندەیە بێ ژنگەی تەندروستی چۆن بێت خۆراکی چۆنی بێت لە هەمووی گرنگتر هەر جۆرە باڵندەیە بەخێو بکرێت هەر جۆرێک بێت پاک و تەمیزی زۆ گرنگە کە ئەمە ئەتوانین بڵێن لە 150 سەرکەوتنی و کەسەیە کە بەردەوام بێ و باڵندەکەی با بڵین تووشی کێشە نەبێت پاک و تەمیزی زۆ گرنگە و بێ خۆی زانیاری تەواو کۆ بکاتەوە لەسەرم باڵندێت چۆن مامەڵی لەگەڵەکە لە چ ژینکەیەکا بێت چ خۆراکێک ئەخوات ئەمە زۆر ئەوەی کە بە ئێمەشکلێ زۆر جارێمە ئەوەی کە لێمان پرسێ پێی ئەڵێ کاک سۆران زیاتر ئەوانەی کەیکڕن تەمەن تا چەند دەوری هەیە ئایا منداڵێت بۆ منداڵەکڕێ یاخود گەورەکان حەزیان لێتی بەڵێ نەک خۆی هەر کوردستان لە هەموو جیهانە بەخێوکردنی باڵندە یاخود ڕاگررتنی باڵندە پەیوەندی بە تەمەنەوە نییە ئەمە ئارەزوویەکە بۆ نمونە لە ئەوروپا زیاتر ئەو کەسانی کە ئەچنە تەمەنەوە بەتەنیان دایما ئەو پزیشکە دەروێتنیانە پیان ئەڵێن کە باڵندەیەک یا گیان لەبەرێک ڕابگرین تر پشیلەیە سەگە هەت شتێک بێ بۆی و هاوڕێیەکی لێ بێ لە ماڵەکە بۆ مناڵ گرنگە بۆ مناڵ بۆچی لە جیهانیشا زۆربەی ئەوانەی کە باڵندەیانەیە باڵندەیان بۆ کرێت لە ماڵەوە بۆ مناڵە بۆچی بووی مناڵ هەم با بڵین لایەنە دەرونیەکەی بۆ مناڵەکە وکو هاوڕێ بێ بە هاوڕێ وکو هاوڕێەتی پتەوکردنی با بڵین کەسایەتی بۆ فێبوونی مامەڵەکردن لە داهاتووە لەگەڵ مناڵی کەیە یاخود لە هاوتەمەنی خۆیان لەگەڵ کەسانی کەیە و دوایە بۆی هەر لە مناڵی و هەست بە بەرپرسیارەتی بکات ئەمانە هەمووی ئەوکارن بۆی کە مناڵ زیاتر کە لە هەموو جیانە هەوڵەیرێ مناڵ هەل لە مناڵی و ئاشنای باڵندە بکرێت بەداخۆ لە کوردستان ئێمە با بڵین لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بەگشتی لەبەرەوەی لە پەروەردەوە با بڵین گرنگیان ناوەبەوە ئێمە زۆرمانەیە چ پیاو بێت چ ئافرەت بێت ئەترسێ لە باڵندە کە باڵندەیەک ئەبینێ لی ئەترسێ بۆ لەبەرەوەی ئەم پەیوەندیە دروست نەکراوە لە نێوانیانە بەڵام لە وڵاتە پێشکەوتەکانە لەبەرەوەی لە سیستەمی پەروەردەی وڵاتەکەیە هەر بەڵێ وەکو کۆتا پرسیارەوە ئێوە لەکوێوە هێنن و چ جۆرە باڵندێکدایەوە گرانترین جۆرە بەڵێ ئێستا باڵندەی ماڵی بەگشتیەوەی کە باڵندەی ماڵی ئەتوانین بڵێ لە ساانەوە بەرهەمی کوردستانە چکەمانە دەبێت شوێتیەوە ماڵی ئەکرێنە بێتەوە لە تەمەنی 21 ڕۆژێەوە بە پێی جۆری باڵندەکە زیاتر لە 21 سەر و 21 ڕۆژێوم بێچوە دەرێنی بەدەست بە خێویەکەی ئەم بێچوە واریەکەی کە ماڵی بێت ئەتوان بڵێم لە ساانەوەی ئەوەی کە ماڵیە و لە کوردستانە هەیە بەرهەمی ناوخۆی کوردستانە گرانتر و هەرزانتر نییە لێرە گرانت خۆی تووتی لەبەرەوەی تووتی خۆی هەرم بەرهەمێنانی زەحمەتە و هێلکەش کەمەکات لەبەرەوە نرخی گرانترێکە کە لەسەر و 500-600 دلارەوەیە ئەویش وکووتمان لەبەرەوەی دەگمەنە و کەمە و خۆشی هەر ساڵی دوو جار با بڵین بەرهەمی لێگیرە و هێلکەش کەمەکە سپاس بە ئێوەش بەخێرێنە هێوی و ڕەنج یعنی ئەگەر ئەو کەسانی کە حەزێکی تایبەتیان بۆ باڵندە هەیە بێنە ئێرە چەندێک دانیشن بێتاقەت نابن چونکە گوێن لە دەنگی چەندین باڵندەی جیاواز دەبێت کە لە شوێنێکی ڕەنگە گوێن لێ نەبێت بەڵێ ڕەنج ئەو وەکو هاوکاریش باسی کرد ئەوەی کە باسیەکە باتەوە ناو سۆزایەکانی هەورامان دەست خۆش سپاس